بسم الله الرحمن الرحیم بە هەواڵێکی دڵخۆشکەر پێتان دەگەینەوە ئەوڕۆکە لە خستەخانەی میهرەبانی لەگەر بەرپرسەکانی بەشی ئەشیع و ئەشعەی تەنووری و سیتسکان کۆبوونەوەمان کرد، قسەمان کرد لە سەردانانی نرخ و ڕەچاوی باری دارایی هاوڵاتیانمان کرد. ئەو جیهازەیەی کەوا لە کوردستان یەکەمە و پێشەنگە کە ئامێرەی هۆڵەندی شەریکەی فلیپس جدید گەویشتە خستەخانەی میهرەبانی، ئێستاکە خەریکی نەسبکردنی ئەو جیهازەینە لە کاتی کرانەوەی بە نرخەکی زۆر گونجاو لە بۆ هەموو هاوڵاتیان هەموو دکتۆرە بەڕێزەکان دەتانن نەخۆشەکانیان بنێرن کەوا بە نرخەکی زۆر گونجاو و مەدعوم لە خستەخانەی میهرەبانی لە بۆ هەمووان دەکرێتن، چونکە ئەو جیهازە تایبەتە بە سندوقی خەیری میهرەبانی. هەروەها لەو سعرە مەدعومەی کە دانرایە ڕێژەشی باش 120 داشکاندن کرایە لە بۆ هەموو نەخۆشە شێرپەنجەیەکان کە داشکاندنی تایبەتە بە نەخۆشەکانی شێرپەنجەی نەخۆشخانەی نانەکەلی، نەخۆشخانەی ئاوات لە هەولێر، نەخۆشخانەی هیوا لە سلێمانی، نەخۆشخانەی ژیانەوە لە سلێمانی، نەخۆشخانەی بەشی شێرپەنجەی نەخۆشخانەی دوهۆک و هەڵەبجا و هەروە سنتەرەکانی شێرپەنجەی مەمک وەکو پسوولەی تایبەتیان بە داشکاندن لە بۆ دەنێرن لەسەر ئەو پسوولانە کە دەدرێتە دکتۆرە بەڕێزەکانی کە تایبەتن بە تەشخیصکردن و چارەسەرکردن نەخۆش شێرپەنجە ڕێژەی 120 لەو نرخە مەدعومەی زیاتریش داشکاندنیان لە بۆ دەکرێتن. سندوقی خێری میهرەبانی ئومێدێکی گەورەیە لە بۆ نەخۆشە هەژارەکان و بە تایبەتی تر لەو نەخۆشانەی کە تووشی شێرپەنجەی بووینە. ئەمە بە هەمومان دەمانەوێت ئازارەکانتان لابین. باشترین کەلیمە لە بۆ ئەو کەسانەی کەوا پارەی خێرەکانیان هینا میهرەبانی پێتان دەڵێم جەزاکم الله خەیڕەن فی الدارین، خی گەورە ئەجر و پاداشتی هەمووتان بداتەوە. ئەمە دەستی ئەمینین، شەفاف و صادقین لەگەر هەموو کەسەکان پارەکانتان گەیشتە شوێنێکی مستحق. ئومێد دەکەین بەردەوام بن تاوەکو ئێمەش بەردەوام بین. ژمارەی فاسپەی FIB میهرەبانی 0750 115 8 وەرە خۆت بکە شەریک لەو خێرە گەورەی، شەریک لەوەی کەوا دەبینە هۆی لادانی ئازار لەسەر نەخۆشەکی شێرپەنجە یاوە خۆت نەخۆشەکی هەژار کە بە نەخۆشیی درێژ خایان دەناڵێنیتن. جیهازی ئەشعەی تەنووری کە یەکەمین لە هەموو کوردستان کە بووینە خاوەنی ئەو ئامێرە پێشکەوتووەی بە یارمەتی خێرخوازان سوپاس لە بۆ خی گەورە پێشەنجین. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.